شەڕی میدیایی نێوان باڵەکانی پارتی و یەکێتی لە سۆشیال میدیا و میدیای سێبەردا دەستی پێکردووەتەوە. وەڵامدانەوەی بەشێک لە بەرپرسانی هەردوو لا بە جۆرێکە قسەکانیان تەشهیر و ناوزڕاندنی تێپەڕاندووە و گەیشتۆتە ئاستێکی زۆر نزم. شەڕی میدیایی ئەم جارەی هەردوو لە دوای بڵاوبوونەوەی دیمەنی سەردانی لاهور شێخ جەنگی هاوسەرۆکی یەکێتی بۆ لای کەسوکاری قوربانیانی خۆپیشاندانەکانی قەزای سەید سادق دێت. بەشێک لە بەرپرسان و میدیای سێبەری پارتی ڕەخنەی توند لە لاهور شێخ جەنگی دەگرن بەوەی خۆپیشاندەران لە ژێر دەسەڵاتی ئەودا کوژراون و هەرخۆشی سەردانی کەسوکارەکانیان دەکات. بە بڕوای چاودێران لە نێو بەرپرسانی پارتی و یەکێتی ململانی نێوان مەسرور بارزانی و لاهور شێخ جەنگی مێژوویەکی کۆنی هەیە کە زیاتر دوای دامەزراندنی ئەنجومەنی ئاسایشی هەرێم پەرەی سەندووە. ئێستا لاهور شێخ جەنگی هاوسەرۆکی یەکێتیە. مەسرور بارزانیش بە یەکێک لە خاوەن بڕیارە سەرەکیەکانی ناوپارتی دادەنرێت. ململانەی هەردوولا زۆر توندە و تا ئەم کاتەش پارتی و با دیاریکراوی باڵی مەسرور بارزانی ئامادە نین وەک هاوسەرۆک مامەڵە لەگەڵ لاهور شێخ جەنگی بکەن. ململانی نێوان پارتی و یەکێتی با درێژایی مێژووی حکومڕانی کوردی خەڵکی باشووری کوردستانی ڕوبەڕووی دەیان کارەسات کردووەتەوە کە لە شەڕی ناوخۆی براکوژیەوە دەست پێ دەکات تا دەگاتە لە دەستدانی دەیان دەرفەتی زێڕین لە بەرژەوەندی دۆزی گەلی کورد. ئێستا ململانیەکانی نێوان ئەو دوو هێزە چوونەتە ئاست و قۆناغی نوێوە. بەو پێی هەردووکیان هێزی چەکدار و دەستگای هەواڵگری تایبەت بە خۆیان هەیە. حکوومەتی سێبەر لە ناوچە و زۆنی خۆیان ئیدارە دەدەن. بەوەش بەو واتای حکوومەتی هەرێم و دامەزراوە شەرعیەکانی دیکە زیاتر ڕۆڵێکی کارتۆنیان بۆ ماوەتەوە. ململانەی میدیایی ئەم دوایی پارتی و یەکێتی لە کاتێکدا ئێستا قسە لەسەر هەڵوەشانەوەی قەواری دەستوری هەرێمی کوردستان و لە دەستچوونی ئەو دەستکەوتانە هەیە کە کۆمەڵگەی نێودەوڵەتی لە قۆناغە جیاوازەکاندا وەک هاوکاری میلەتی باشووری کوردستان فراهەمیان کردووە. ئامادەین 250,000 بەرمیل نەوتەکە وەکو چۆن لە پرۆژەی لە دوایین لێدوانی قوبات تاڵەبانی و جێگیری سەرۆکی حکومەت لە پەرلەمانی کوردستان بە دەستەی سەرۆکاتی پەرلەمان و ژمارەیەک لە پەرلەمانتارانی وتووە دەنگێکی بەهێز بۆ هەڵوەشاندنەوەی قەواری دەستوری هەرێم لە ئارادایە تاکە ڕێگە چارەشی بە یەکڕیزی هێزە سیاسیەکانی ناو هەرێم زانیوە. بە پێی زانیاریەکانی پەیام بڕیار وایە لە چەند ڕۆژی داهاتوودا نێچیروان بارزانی سەرۆکی هەرێم بە یاوەری شاندێکی سیاسی سەردانی بەغدا بکە. شاندە سیاسیەکە لە بەرپرسانی حیزبی هەرێم پێکدێن. بەڵام جەنگی میدیای نێوان باڵەکانی هەردوو حیزبی دەسەڵات پێدەچێت کێشە بۆ ئەو سەردانە دروست بکات یاخود لانی کەم شەرعێتی وەفدەکە بخاتە ژێر پرسیارەوە.